سڵاوتان لێبێ بیلارۆفم کاتی ئابوووریە. باسی پرۆژەی ڕووناکیتان بووە کەم لە سلێمانیش دەستی پێکردووە. پرۆژەی ڕووناکی بەناوەکە دیارە بابەتی کارەبایە 24 ساعت کارەبا دابینەکرێت بۆ ئەو ناوچانەی کە پرۆژەکەیان گرێتەوە لە هەولێر دەستی پێکرد چەند مانگی پێشێستا. شەوی پێشوو تقریبا نەبووە بە 24 ساعت لە سلێمانیش دەستی پێکرد. دوو وێزگە لەسەر ئاستی ناوەندی پارێزگای سلێمانی کران بە پرۆژەی ڕووناکی 9,000 بەشداربوو هەیە، واتە 9,000 ماڵ و دووکان و شوقە لەسەر پرۆژەی ڕووناکی نێستا. گەڕەکەکانی سەرکارێز، تویمەلیک، سابوونکەران، مەڵکەندی، ئیبراهیم پاشا، دارۆغا، حاجی حان، شەقامەکانی کاوە بەرەو ئەسحابەسپی و تایەتەوە ئۆرزی. ئەگەر بێت و ناو شەستی سلێمانی، ناو بازنەی مەلی مەحموودی سلێمانی بکەین بە 4 بەشی ڕۆژهەڵاتی سلێمانی بە تەواوەتی تا ئەستێک پرۆژەی ڕووناکی تیانە جێبەجێکراوە لە جادی تویمەلیک بۆ خوارەوە تا ئاگاتە ئەسحابەسپی گەڕەکەکانی ئەوێ. ئەکرێ بڵین گەڕەکە کۆنەکان تویمەلیکیش جاران تازە بوو بەزێسە لە چاو گەڕەکی ترا گەڕەکی کۆنە. جا ڕێبازیوە پەیامنەری کورسانیوز ئەمڕۆ چووە راپۆرتێکی کردووە. کابرای قسا کاڵێ ئەوڵا خۆم پرۆژەیە باشە گە 24 ساعت کارەبامان بنێ، بەڵام ئەگەر بێت و لەگەڵ گیرفانمانە بگونجێ خۆگە گران بێ هیچی تیا بەسەر نییە. دانێکی تری شەر لەو گەڕەکە ڕێبازیوا سوتفەی کردو ویژەڵێ پرۆژێکی باشە، بەڵامە بێ بڵێن نرخەکەی چەنە. حکومە دەڵێ جارێ نازانین چەنە، وەک وایە ماسی لە ئاوە بفرۆشێ بە خەڵک. مەعاملە سونەت بوو. حکومە نەیوتوە جارێ بە چەند پێتانێ لە ئێستەوە ڕۆشتە و قسەیەکی شیا بەگوێی خەڵکاڵێ لە 150 مانگی یەکەم داشکان، لە 125 مانگی دووەم، مانگی سێمیش پڕاوپڕ لێ دووەرەگرم. جا ئەوەی من بە دوواداچوونم کردووە هەر یەکەیەک بە 157 دینار هەژمار کراوە. بچۆ وەرەقەکەت بێنە لە ماڵە، وەرەقەی کارەبات هەیە هەستە ئێستا بچۆ بێنە، نووسراوە خوێندنەوەی پێشوو، خوێندنەوەی ئێستا، لەو لایەوە نووسراوە یەکە. ئیتر بزانە چەند یەکەیە، 150 یەکەیە، 200 یەکەیە، 1000 یەکەیە. بە موبایلەکەت حاسیبەی تیازەڕ 157 کە ئەزانی لەسەر وەرەقەکەش پێشتر نووسراوە چەند بۆ هاتوێتەوە 157 دینار زۆرە. جا خاوەن مۆلیدەیەکی شیتیایڵێ پرۆژێک لە بەرژەوەندی گشتی بێمە کێشەمان نییە، بەڵام باشترە قەرەبوومان بکرێتەوە. ئێرە گەڕەکی سابوونکەرانە لە سلێمانی، یەکێکە لەو گەڕەکانەی کە پرۆژەی ڕووناکی تێدا چۆتە بواری جێبەجێکردنەوە و کارەبای نیشتیمانیان بووە بە 24 ساعتی. گەڕەکەکانی سەرکارێز، تویمەلیک، مەڵکەندی، ئیبراهیم پاشا، دارۆغا، حاجی حان، شەقامی ئۆرزی و ئەسحابەسپی و شەقامی کاوە کە ژمارەیان 9,000 هاوبەشی کارەبایە بەشێکن لەو گەڕەکانەی لە قۆناغی یەکەمی پرۆژەی ڕووناکیدا کارەبای بەردەوامیان پێدەدرێت. وڵای خراپ نییە ئەگەر 24 ساعتی بێ شەردەوەی خەڵکەکە داماوە ئێستا نەپارە هەیە نە هیچ زۆر نەکەوێت لەسەر خەڵک. سەرەتا پێمان باشە بۆم سیستەمە بۆم پرۆژەیە هاوڵاتی ئاگادارکرێت لەسەر نرخەکان چۆنە و چۆن نییە، زایدەن دوایی ئەم پرۆژەیە بزانێ نەبێتە بارگرانی، ئەوە زۆر ئەساسە. تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە نزیکەی 20 ساعتە مۆلیدەکانی ئەو گەڕەکانە بەهۆی سیستەمە نوێیەکەی کارەبای نیشتیمانیەوە کاریان پێ ناکرێت. بڕیارە وەزارەتی کارەبا تا 6 مانگ قەرەبووی زیانی مادی ئەو خاوەن مۆلیدە ئەهلیانە بکاتەوە کە دەکەونە ئەو گەڕەکانەی کارەبای نیشتیمانیان بووە بە 24 ساعتی. زەرمەند دەبین ئێمە، بەڵام ئەگەر شتێکی لە پێ بەرژەوەندی میلەتەکە بێ قەیچەکە بە بەڵام چییە بە قەرەبووی ئەم ساحێ مۆلیدانش بکرێتەوانێ لەبەرەوەی ئەوانیش مەسەفێکی زۆریان تیا کردو و هیلاک بوون پێوەی و لەو گەڕەکانەی پرۆژەی ڕووناکی کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە هاوڵاتیان دەتوانن بە هەر ڕێژەیە کە دەیانەوێت ئەمپێڕی کارەبا بەکاربهێنن، واتە وەک ئێستا ئەمپێر دیاریکراو نابێت. لەگەڵەوەشدا ئەنجومەنی وەزارەتی کارەبا تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەر ئەوەی نرخی هەر یەکەیەکی کارەبا لە گەڕەکەکاندا بە چەند دیاری بکەن. وەک بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی دەڵێت چاوەڕوان دەکرێت نرخەکان بۆ هەر یەکەیەکی کارەبا لە خوار 100 دینار دیاری بکرێت. ئەمەی کە تەجروبە کراوە بۆ ئەوەی هاوڵاتی لەگەڵ دۆخەکە خۆی ڕابێنێت مانگی یەکەم لە 150 داشکانی بۆ بێت، مانگی دووهەم لە 125 بەڵام ئەمە بۆ پایلەتەکەی بڵێن
بەڵام بۆ بابەتی ئەوەی گرین نرخەکان یەکجاری یەکلا کراوە لە ئەنجومەنی وەزارەت بەردەکردەوە بۆ ئەنجومەنی وەزیران احتیمالی زۆرە لە ئەنجومەنی وەزیران یعنی نرخەکان کەم تریشکرێتەوە یعنی بەپێی هەڵسەنگاردنی ئەوان بۆ ئەو نرخی کە وەزارەت داهێنێت. لە سنووری بەڕێبەراتی گشتی کارەبای سلێمانیدا زیاتر لە 500,000 هاوبەشی کارەبا هەیە و بڕیارە تا کۆتایی ساڵی 2025 سەرجەم هاوبەشانی کارەبا لە سلێمانی لە چوارچێوەی پرۆژەی ڕووناکیدا کارەبای 24 ساعتیان بۆ دابین بکرێت و مۆلیدەی گەڕەکەکان لە کار بکەون. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. جایتی کوردستان هەمووی کێشەیە هەر لە کارەباوە بیگرێت تاوێ بەس بەڕاستی ناکرێت خەڵک نرخی نەزانێت. نرخی مانگی یەکەمیان پێوتۆ کە لە 150 داشکان هەیە، مانگی دوم لە 125، مانگی سێم لە 100 پارەکەت لێ سەنن. جاوەکتم بچۆ وەرەقەی کارەباکە بێنە خوێندنەوەی پێش و ئێستاکە لە تریشیان نووساوی کەس 150 دوای سێ مانگەونە و لێ سەنن. بەراوردیشی کە پێشتر کە چەند یاوە بە کارەبای حکومی مۆلیدا پارەکە زۆرە. لە وڵاتێک کە خۆت غازەکە بەرهەمبێنی سەرچاوی سروشتێکەت هەبێ و داهاتی تاک زۆر کەم بێ، دوایین سەرژمێوی لە عێراق داهات لەریم کوردستان چەند کەمە، ناکرێوە نرخێکی زۆر بەرز بێ و پێویستە حکومەت خۆی شەفاف بێ بڵێ بەو نەیفرۆشن. باسێکی هەناردەکردنەوەی نەوتیێرەمی کوردستان بکەین. بڕیار بوو کە هەناردەی نەوتیێرەمی کوردستان دەست پێ بکاتەوە لە دوای هەموارکردنەوەی یاسایی بودجە، بەڵام دووبارە کێشەی نوێ سەری هەڵاوەتەوە کەش کۆمپانیاکانی نەوتن مەرج و داواکاری نوێیان هەیە. ئەڵێن ئەبێ مەرجەکانمان قبول کرێ، اینجا دەست بە هەناردەکردنی نەوتەکە. جا ئەم بابەتیە ناردەکردنەوەی نەوتە هەتا 2014 شتێک ڕوون نەبوو نەوتیێرەمی کوردستان ڕوا بە تەنکەرە ڕۆشت لە 2014ەوە بە بۆری نەوتیێرەمی کوردستان هەنارداکرێ. بابەتێک هاتە ناو سێکتەری نەوتی هەرێمی کوردستان کە بۆ بە کێشێکی گەورە بۆ موچەخۆر، بۆ قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان، بۆ حکوومەت، ئەو بۆ عێراق، تەنانەت خەریکە ئەمریکا و عێراقی ژیا بەیەکە. ئەویش کۆمپانیا نەوتیەکانن لە 2014ەوە تاکو ئێستا گەورەترین کێشە ئەوانن زۆرترین پارەی نەوتی هەرێمی کوردستانە بن. بە بۆری بڕوا، بە بۆری نەڕوا، جایتە بە ڕەسمی بڕوا، سۆمۆ بیکە، زۆرترین پارە و تێچوو داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیاکانی نەوت بووە. سەردەمانێک قسەی سەرۆکی حکوومەت ئەڵێ لەسەر لە 160 دواتر لە 150 لە 142 ببورن ئەوەندە تێچووی هەبوو. 2007 بەرەمێنایی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێکرد، 2014 هەناردە بە بۆری دەستی پێکرد، 2023 ڕاگررتنی هەناردە دەستی پێکرد. هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە 2/2/2025 هەموار یاسای بودجە کرابۆی بە فەرمی هەناردە بکرێتەوە. وەزارەتی نەوتی عێراق و سامانە سروشتیەکان کۆبوونەوەیان هەبوو و بڕیار بوو لە 22/2/2025 وتیان هەموو شتێک تەواوە بە نەوتی هەرێمی کوردستان دەستکاتەوە بە هەناردەکردن، بەڵام دەپڕ شتێک هاتە ناوە بەیاننامەیەک ڕاگەندراوێت کە ناتوانێت. هەر لەسەر بابەتی نەوتی هەرێمی کوردستان شتێک دروست بۆ ناوێکی نوێ پێوتی ئەپیکۆر. ئەپیکۆر لە 150 کۆمپانیاکانی نەوت لە هەرێمی کوردستان تایە ئەندامن، وەکو سەندیکای کرێکاران چۆن بۆ کرێکاران هەیە ببورن. یەکێتی مامۆسایان هەیە ئەوی ژوایە. ئەپیکۆر ئەڵە گرنگی پارە پێدانەکەین، ڕێکەوتنی فرۆشتن و بارکردن لەگەڵ کڕیاران، دانەوەی شایستەی دارایی تشرینی یەکەمی 2022 تا ئازایی 2023 هەروە پابەندبوون بە مەرجەکانی هاوبەشی 27 ملیار و نیو ئەڵێن زەرەری هەبووە، بەڵام زەرەر لە شتێکێکە فرۆشتن بێ. جا با بچینە دۆک شیروان لە بازار
بۆ ڕەمەزان خەڵکی دواندووە کە چۆن شتەکردن با ببین. دەم باش نەهام دناوە بازارێ دهۆکێ دەینا نێزیکی بانگێ یعنی وەکو پشتمەدیار خەڵکە قەربەڵاقەکە زۆر هەیە سەرکڕینە شیرینەهیە هەم شەربەتە و هەمژی شیرنەهێندیەک و بۆ بانگت هێنا بکارینان نەوە ئەژی خوددانن وە شیرنەهەیە گەلمەدەم زانی سیک بەرامبەر ساڵێن بۆری چاوایە پێ باشە برا ئەلەمە عزیز خێراتن سەر چاوە باشە ئەف ساڵە سیک چاوایە بەها چاوانە خەلک چاوە پێێتە تشتەوە خودێ ئەف ساڵە باشە سعر جیار بطڵ هزارن ئەرێ وڵا ساڵێ کوێی ڕاتر جیتی تاتە قەرەبەڵاقتر بوو خودێ طبعا هەندی ڕاتب هەبێت خەڵک پتر تێتە سیگێ باشە ئەم بڕیارە بژنیا دایک و پێدیا هەموو شیرنەهەیت ڕۆژێدا بێنە کارینان ئەو شیرنەهێتێنەکانی بێتێت ڕۆژێ بن ئەو بڕیارە حتا خۆتێتە جێبەجێکردن طبعا ڕۆژانە بێتە چێکردن چێترە شەربەت ئەم ڕۆژانە تێنە چێکردن ئەو زەلۆبی بەقڵاوە پتر خەلک پتر قەستاچت کە مەتەنەن زەلاوی بەقڵاوان شەربەتە ڕاش خەڵک گەلە قەستکەتێ و زەلۆبی ئەف تشتە سەرەکی نەمەنی ڕەمەزانێدا شەربەتە ڕاش و زەلۆبی گەلە دەفمە خۆش شد شولێکی ما بەس الحمد لله وەگی بن هەرێکی هەرێکی معمیلی خۆیان قەستەوی تێتن و الحمد لله سۆ بدە نعمەتە شیش خۆدە خەلک پتر چێت کردن شەربەتات کرد خودێ خەلک بۆرە پتر بێگەوێ سەرفیە دیالێک شەربەتە میژای و زەلە بیۆ دۆڵ لیا تشێ شیرینە ئەڵم قەستەوە تێ دیالێت شولجي فرق شو لخبك بله ابزار دوك يعني او جهن شنهيات روسا قربلاغ زور سرها هم كرينا بجين شرباتا جور شرباتا هم جي كرينا باقلاوا و زلابيا و تشتي شنهياش بو چندكو بالقلبان بكار بينن او بجين وكو هر سالينا قربلاغي حتى رادكيش برنابونا مو قربلاغي حتى رادكي كبترا لي خلقك هرتيت يعني اجبو بري بنك خلقك هر نشاره بشينه هيا كرن اجبو بانجي بكارتين سووریا لە هەشتی دوانزە تا هەستێک ئەحمە شەرع هاتووە دیمەشقی گرتووە نزکەی لە 150 خاکی سووریای خستۆتە ژێر کۆنتڕۆڵی خۆی و حکومەتی پێگەێناوە وەزیری دەرەوە و دارایی دروستیەوە بەڵام هەر یەکەم ڕۆژ هادووتی لە 400 معاش زیادەکەم بەڵام تا ئێستا معاشی نەیەوە نە دوانزە نە یەک نە دوو ئەوە چەند ڕۆژە لە سێ ڕۆژتو بڕیارە تازە دەست بە دابشکردنی معاشی خانشین بکە. سووریا کێشەی هەیە سزای زۆر لەسەرە یەکێتی ئەوروپا و بەریتانیا ئەمریکا لە دوای رووسیا و ئێران ئەکرێ بڵێ سێ وڵاتە لە زۆری ژماری سزاکان یەکێتی ئەوروپا لە چەند هەفتەی ڕابردوو سزاکانی لەسەر سووک کرد لەسەر بانک و دارایی بە ڕێژێکی کەم لەسەر وزە هەروە لەسەر گواستنەوە و فڕۆکەوانی. بەریتانیا لە ڕۆژی ڕابردوو سزای لەسەر 24 شوێن لەسەر سووریا لابرد کەوەی بەریتانیا کاریگەرتر بوو لابردنی سزاکان ئەمە یەکێتی ئەوروپا تا هەستێک کاریگەریەکانی کەمترە ئەوەی بەریتانیا لەسەر 24 شوێنە کە 12 بانک 8 کۆمپانیای بواری نەوت و وزە و هەروها 4 کارگەش لە خۆگرێک وەکو کارگەی پوختەکردنی تووتن هی فۆسفات هەروەها کارگەی بواری کەرەستەی بیناسازی ئەمان ناگرێتەوە ئەمەمان باس کرد بە بچێتە سەرەوەی بەریتانیا کە ویشمان تا هەستێک باس کرد هەر گوتمان بەریتانیاش سزای لەسەر 24 شوێن لابردووە. ئەمریکا ماوە ئەمریکا تا ئێستا سزاکانی هەڵ نەگرتووە وە قسەشی هەبوو کە ئەڵێ سزاکان لەسەر ئەحمەد شەرع بانکی ناوەندی سووریا و حکوومەتی ئێستی سووریا بەردەوامە بێ چون نازان جارێ ئاراستەکەی بەرەو کوێ ئەڕوا و ئەمە وای کردووە
پێشتر گەشتبینێک دروست بوو بۆ دۆخی ئابووری سووریا بەڵام وردە گۆڕانکاریە ئەم گەشتبینیە پاشەکشەی بەخۆیەوە بینیوە ئەمەش باسمان کەوتمان 12 بانک 8 کۆمپانیای نەوتوزە کۆمپانیای بواری نەوتوزە وەروە کارگەی پیشەسازیش 4 دانە سزای لەسەر لاچوو ئەمریکا ژەڵێ من سزای لەسەر لا نابم جارێ هەر بەردەوا بە سزای قەیسەریشی درێژ کرد ئەمڕۆ لەگەڵ ئەو گرژی و ئاڵۆزیانی کە لە سووری ئابوو بەهای لیرەی سووری داکەوت دابەزی نزم بۆ هەرچەندە جومعە بوو مامەڵەش زۆر نەبوو بەڵام لە گروپەکانی کە مامەڵاکرێ نرخ دانرێ ترسێکی دروست کرد لیرە دابەزینی زۆری بەخۆبین باشتر ئەمە لە سووریەکان خۆیان بپرسین و لە ئابووریناسێکی خۆیان بۆی بزانین باردۆخی وەزعی سووریا چۆنە لەگەڵ خوورشید ئەلیکا ئابووریناز لە ئەڵمانیا لە کۆڵن بەسپاسەوە لەسەر بابەتە گفتوگۆکەین بەرز خوورشید دوای لابردنی سزاکانی بەریتانیا ئایا گەشتبینێک بۆ اقتصادی سووریا دروست بووە؟ بەێ سلااوێز بڕاستی ئەv جەزای بریتانیا لەسەر هەنێک کامپانیا و هەنێک بنووگا و وەک دەبێ کەسندە ئەv جەزا سەر واراکردن بڕاستی وێگاوک باش بە ژەملەتی سوورە ددەما بێدە بەس تەڤولۆژی تێگوتن ینی بریتانی دبێژن ئەv جەزای هان جاردی ئەv حکوومەتا دەمکی لە شامێ دبن کۆنتترۆلێ دەیە یعنی دبن چاوا دەیە divê li gor Ewropa û li gor Brîtanya li gor Amerîka gavna direwşa siyasî bavêje heta karibin va cezaya bêhtir hilînin gê gavin direwşa siyasî neyên avêtin ev cezayê han wehîna bimînin û li gor hûn zanin jî cezayê qeyser jî hîna berdewam dikin heta ana حکوومەتا ڕئیس ئەمریکی ترامپ ڕانێشتی جەزای قەیسەر بەری وی ژی بایدن ژیش بایدن گوتن گۆچێنا بتراژێک دەبێ لە حتا ئەم وەک دەبێژن بێن سەر حکم پشتی ترامپی هات حتانە جەزا ڕانێشتنە و ئۆروپیژی هەنێک جەزا ڕاشتنێ بەسجاردی دەبێژن ئەم دنەرن بێکا سلوک یا ڕەوشا vê rejîma han çawayî birastî metirsi heye li cem دوای ئەم ڕووداوانەی کە شەوی ڕابردوو ئەمڕۆ ڕوویان ئەوروپیەکان پەشیمان کاتەوە لە سوکردنی سزاکان te بۆ چاوا تکاری بە بەگەرینە بێگومە مەبەستمەوە بوو ئەو حەدەسانەی کە شەوی ڕابردوو و ئەمڕۆ لە سووریا چێ بوو ئەو شەڕ و بەریەکەوتنانەی لەنێو عەلەویەکان و ئەحمەد شەرعا دروست کوشتن و برینێکی زۆر بوو پێ دوایە ئەوروپیەکان پاشگەز کاتەوە بیڕاکەیان بگۆڕێ ئەف تشتی هان دۆه دبێر دەچێ بوو یەبیرۆ درۆنێ هینا ینی بانگاوێنانەگیایە خۆشک ئەوروپا ئەمریکا حتا لەسەر بسەکنن ئۆروپی دخوازن نۆ چارەسەریک ji rewşa siyasî çê bibe û ev kuştina navbixwe di nav sina de û hikûmeta demkî û nav elewiyat jî divê raweste wê binerin de ev dema bêde bêka ev rewşa han çawa dibe û ev jî bandorên wênayî mezin hene li ser rewşa aborî li Sûrî tevayî yanî îro ev hikûmeta demkî li Şamê perê wêna tinene nikare mûçê fermanberê xwe karmendê xwe bide got ez ê 400% mûça bilind bikim heta ana tiştek bilind nekiriye zêdirî مليون و 300,000 كارمند لسوري باشا برس السبب چییە يعني کە راتب نایە راتب نایە وەختێ رێجیما بەشار الأسد چوو دەحەشتێ ماها دوازدادە vê rejîmê perê hebûn di benga navendî de giş xwar birin û ji xeyrî wana jî perê hebûn êl cê dikanê hewalata bûn cê sirafa bûn ew pere jî nexuyane û gelek pere jî hatin dizîn ji benga navendî yani emkarin bê hikûmeta demkî destê wextê hat îstîlam kir pere di benga navendî nemabûn îro danûstendin di nav hikûmeta demkî û Rûsya dibe Rûsya ew perê çap dikirin berê ji rejîma Esed re guwa pera bide hikûmeta demkî doh bû tayarak hat gelek peretê de bûn bi kamyona pere giyan benga navendî bes em nizanin bê çiqa
پەرە بلێرەیە سووری گیان بەنگا ناوەندی و وێروس ددەما بێدژی چ قاپەرا بدە حکوومەتا دەمکی بڕاستی دانوستاندنێک چێ دەبێ دناف حکوومەتا دەمکی و رووسیا دە گروس جاردی دستوری دە هەنکی ڕەولا خۆبلیزن دەڕەوشە ئابووری دە دالیە فۆسفاتێ دە دەتەدمۆردە لە مینایە لازقیە واناکاربن استثمار بکەن گکاربن قەواعدێ وێنی عسکەری رووس دخوازن قەواعدێ نا بمینن لەگەلێک دەڤەرا لە ئالیێ وەک دەبێ ئالیە عەلەویە باشە بەرز خۆشی تا چەند دەرفەت هەیە بۆ بژانەوەی ئابووری سووریا لە کاتێکا لیرەی سووری چەند ڕۆژێکە بەرەو دابەزی نەڕوە و ڕاوێژکارێکی شێورمەندێکی بانکی مرکزی سووریا ژەڵێ ئەگەری هەیە لیرەی سووری زۆر دابەزێ بگاتە 19,000 بۆ هەر دۆلارێ و ئابووری سووریا گەشتبینی هەیە بۆی کە ئابوورێکی زۆر باشێ بێ لە ئایندەیە زەحمەت سووری حتا بەگەر وەک 10,011 بەری کریزا سووری چێ ببێ یعنی 40 سال ژێر لازم حتا 5 سالی گڤەگەر وەک بەری 2011 400 ملیاری حتا 500 ملیاری لازمە گەژنەڤرە وەک دەبێ وی وڵاتی ئاوا بکەن بڕاستی کەس نکارە و نەحازرە گەئالیکاریا vê حکوومەتا دەمکی بکە و وەک دەبێژن ئۆروپی ئانا کەتنە هەفتش بۆ ڕەوشا ئۆکرانیا گل ئۆکرانیا تشکی بکەن یا لە ملەتی خۆ بەگەڕن ملەتی خۆ پچکی داکەون ئەز یەقین ناکەم کەس کاربە پەرا بدە قەتەر دخواست ملیاردی لێ ملیارد دۆلاری بدە حکوومەتا دەمکی وێژی نەدایش بەر زانکسیۆن وەک دەبێ جەزای ئەمریکی هینا لەسەر حکوومەتا دەمکی و بەنگا ناوەندی هینا هەنە ژبەر ولۆ کەسی حتاانە تپەرە نەدایە vê حکوومەتا دەمکی گاو ناپارێژە دەڕۆشا ئابووریدە بەرز خۆشید لابردنی سزاکان لەلایەن بەریتانیا لەسەر 24 ناوەند هەروە سوکردنی سزاکان لەلایەن ئیتیحادی ئەوروپی یەکێتی ئەوروپا بەبێ لابردنی سزاکان لەلایەن ئەمریکاوە سوودی هەیە بەلێ بهتر وەک دەبێ جەزای ئەمریکی ئەو خورترن هەموو جەزایە و دەولەت گشت لە ئەمریکات نەڕن یعنی حسابێ ئەمریکاتکن و ڕئیسێ وێنا ترامپ کەس نەوێرە دانوستاندنێ گەلکی بڤێ حکوومەتا دەمکیر بکە حتا ڕەوشا وێنا بهتر زەلال نەبە ون دەبینن دناو یعنی ئەو جواتێ چێبوون دناو حکوومەتا دەمکیش بۆ دانوستاندنێ حتاانە ئەو دانوستاندن تگاو نابێتنە و حتاانە طرفك تەنێ وەک دەبێ حکوومەتا دەمکی ئالیە ئیدلب بهتر ئالیە سنی ئەو لە هەفتوو ڕوودنێن بێ بەگەڕن عەلەویا بێ بەگەڕن کووردا بێ بەگەڕن درزیا یعنی ئەف تشتێهان دەهێلێ کەس ئەو دانوستاندنە هان گەلکی بڤێ حکوومەتا دەمکیر نەکە حتا ڕەوشا وێنا بهتر خویا بە حتا ملەتێ سووری گشت پشتی 14 ساڵە ئەف ڕەوشا زەحمەتی ملەت تێ دەرباسم و خەک دخوازن گرۆژن خۆش بێن گابووریە سووریژی گاو ناباێژە ینی ڕێوەبەریا خۆسەر گەل لە گاو ئاێتنژی بە ئالیێ حکوومەتا دەمکی گکاربن بەهەورە تشکی بکەن حتاانە حکوومەتا دەمکی ناخوازە دانوستاندنێ بە ڕێوەبەریا خۆسەرژی بکە وەک ئەو و هەسە دێ دخوازن بەڕێز خورشید ئەلیکا ئابووریناز لە کۆڵن لە ئەڵمانیا سپاس لەگەڵمانەبووی بەرچاوڕوویەکی باشینە لەسەر دۆخی ئابووری سووریا لەگەڵ دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سلێمانی لەسەر بابەتی ناردەکردنەوەی نەوت یاریمی کوردستان و ناکۆکیەکان گفتوگۆکەم دکتۆر ئەم کاتت باش گەشتبینیەکە بوو کە ڕۆژی پێنجشەمە هەردوو لا بگەنە ئەنجامێک کۆمپانیەکانینەوە قەنەعەتیان پێ بکرێ بەڵام سەبەبی سەرۆکیە پیکۆرەڵێ ئێمە قەرزی 2 ساڵ لەمەوە پێشمانێ تا چەند لای ئەمە لای عێراقیەکان و لای پەرلەمانتاران و شەقامی عێراقی ئەمە قبول کراوە و پێ دوایە بگەنە ئەنجام لەسەری بەڵێ سلااو لە جەناب و سلااو لە سەرجەم بینەرانی کەناڵی کورسات بابەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمەوە نزیکی 2 ساڵەکە تێپەڕە بێت بەسەر ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستانە بەڵام تا کوێستە ئەوەی کە ئەیبینین تەنها مشتومڕ و گفتوگۆی و نەتیجەیەکی وهای نابێت وەکو ئێستا وەکوانی کە دیارە لە کۆبنەوەکانیش من ڕۆژی پێنجشەمەش پێش دەستپێکی کۆبنەوەکە و لە چوارشەمەش بەشێک لە کەناڵەکان کە داوای باڵێن ڕوونکردنەوەیان کرد لەسەر لە بەرنامی تەلەڤیزیۆنەیە پێم ڕاگەیان کە ئەمە بە ئاسانی گەشتنە نەتیجە مستەحیلە لەم دۆخەیە لەبەرەوەی فشارەکان فشاری جۆرا و جۆرن و زەختەکە زەختی ناوخۆی و دەرەکیە
و پەیوەندی تەنها بۆ کۆمپانیا دیاریکراوانەوە نییە یاخود بە خودی تەنها عێراقەوە نییە بەڵکو بابەتەکە پەیوەندیدارە بە دۆخی نێودەوڵەتیشەوە لەبەرەوە گەشتنە ئەنجام لەسەر ئەم بابەتە و لەسەر نرخەکان و لەسەر قەرزەکانی پێش و لەسەر بەرنامەیەکی تازەی کە کاری لەسەر بکرێت و ئیتیفاقێکی تازە بە ئاسانی ناکرێت هەرچەندە یاساکە مەفروض بە لە خلالی ڕاستەخۆ لە دەرکردنی یاساوە دەست بکرێت بە هەناردەکردنەوە بەڵام ئەوەی کە ئەیبینین بەداخەوە لەم قۆناغی ئێستاە پێم وابێ ڕێکەوتن جارێک هیچ با بڵێن لەم نزیکانە ڕوونادات هەر تەنها ئەو هۆکارانە هەیە کە ئەپیکۆر خۆی باسی کردووە لە ڕاگەندراوەکەی قەرزی چارەکی کۆتایی 22 چارەکی سەرەتای 23 و هەروە و داواکاریانی هێتی کە عقدەکانی بسەلمێنرێ هەر ئەمە سەبەبەیان ئەگەر ئەمەش هەڵکرێشتی تر هەیە بۆی کە هەناردی نەوتێری وسان دەست پێ نەکاتەوە بێگومان ئەمە بەشێکی بابەتەکانە و لەوانەیە هەندێکی بابەتی با بڵێن فەنی و مالی بێت بەڵکو بەڵام گرفتەکان لەوە زیاترە ئێمە قسەمان لەسەرەوە کردووە کە عێراق لە چ دۆخێکایە لەبەرەوەی قانونی موازنە هەیە عێراق ئەوێت ڕاستەخۆ بەپێی قانونی موازنە تەعامل بکە کێڵگەنەوتەکان لەژێر سەیطرەی سۆمە و خۆیەتی و پارەکەی بۆ داهاتەکەی و بۆ وەزارەتی مالی و بۆ عێراق ئەمێنێتەوە بەشێکی لەبەر ئەم هۆکارانە تامەزرۆیە بۆیەی دەست پێ بکاتەوە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم و بەشێکی تریشی لە پێشتریش کەمە ئاماژەم پێیاوە زەختەکانی ئەمریکا بە تایبێت کابینەی ترامپە بەڵام لەبەر ئەمانەشا لە بەرامبەر ئەمانەیە بە ڕەتفعل هەیە یاخود پەرچەکردداری کە هەیە یاخود با بڵێن بەرنامەی تری وڵاتانی تر هەیە بەشێکی تری وڵاتانی ئێرانە تورکایە کۆمپانیا ناوخۆیەکانە و کۆمپانیایە کە کاریان کردووە ئەمە ئەتوانین بڵێ مووقفی عێراق وەکو قانونیان مووقفێکی بەهێزە بەڵام وەکو سیاسیان تا ڕادەیەک مووقفێکی لاوازە چونکە ئەبینین کە زەختی ئەمریکا بەردەوام لە کۆبنەوەی پێنجشەمەشە کە نوێنەری ئەمریکیەکان یان نوێنەری سەفار لە ناو کۆبنەوەیەکە بەشداری هەبوو زەختێکەکە بەردەوام بۆ ئەوەی دەست پێ بکاتەوە هەناردەکردن دەست پێ بکاتەوە ئەمە بەشێکی فشارکردنە لە عێراق و بەشێکی ڕێگریکردن لە تەعاملکردنی عێراق خۆشی گرفتەوە ئەمریکا فشاری سیاسیەکە بەڵام باردۆخی سیاسی ناوخۆی عێراقیش پێتاوانیە گرفتێکی دروستکرد بە تایبەت وەزیری نەوت لەبەرێکی سیاسیە محەممەد شیع سوودانی زەختی لەسەر بۆی دەست پێ بکاتەوە هەرێم داواکە پێدوانیە مەش کێشەیەک بێ زانی هەموو لایەنە سیاسەکان چ لە ناو عێراق و چ لە هەرێمی کوردستان و چ لە دەروای عێراق ئەگەر دەرفەتە بێ مادام کە جەنابم بەستن بابەت یا بابەت سیاسی ناو عێراقش بێ بۆی ئەمە ڕوونکردنەوەیەکی تەواتی بین لەسەر ئەمە عێراق پێکاتەیەکە یا بڵێن لە عێراقا لایەنێکی سیاسی دیاریکرا و سەیطرەی نییە بەسەر هیچ جهێتێکە سەرۆکوەزیران بەشێکی سوڵتەکانی بەدەستەوەی وەزیری نەوت تا ڕادەیەک بەشێکی کەمتری بەدەستەوە بەڵام جیهەتی لایەنی کە یا بڵێن لایەنی سیاسی کە تەداخولەکەن لەم بابەتایە و دوجاریش لیژنەی پەرلەمانەکانمان هەیە کە ئەمانیش بە هەمان شێوە زۆر جارە بینین کە هەریەکە و بە ئاراستەیەک و بە ئەجەندایە کارەکات لە عێراقا ئیتیفاقیەکی وەها نییە بەڵکو ئەوەیە هەبوو لە ماوەی ڕابردوو تا مودەیەک پێش ئێستا کۆدەنگێک بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بەڵام دوای زەختەکانی ئەمریکا زەختی بەرامبەریش دروست بووە کە هەوڵێت ڕێگری دروست بکرێت لە چوارچێوەی هەوڵانەی کە بۆ ڕێگری دروستکردن باسیێوە کرێت کە بەم نرخە 400,000 بەرمیل نەوت بە 16 دلار نابڵکو بە 185,000 دەست پێ بکەن یاخود 185,000کەش بەشێکیەوەی کە بۆ داهاتی ناوخۆ بەکارێت ئەوان حەقیان نابێ بەسەریەوە ئەم وردە قسانە یاخود ئەم وردە مشت و مڕانە ئەمانە هەموو جارەتوانین بڵین بەشێکی زۆری کارت خستنە ناو معادلەکەوەیە بۆی معادلەکە زیاتر پەک بکەوێت و شتەکان وەکو پێویست نەڕات بەشێکی تری کە باسی واکنیم ئەمە لە ڕێگەی با بڵێن لە ڕێگەی تورکیاوە کە ئەم نەوتێ هەناردە ئەکرێت و ئەڕات بۆ وڵاتان تورکیاش بەشدارە لە ڕێگریکردن یا بەشێکی دروستکردنی گرفتەکان پێشتر قەزەیەکە بوو لە نێوان عێراق و تورکیا کە لە ژووری بازرگانی نێودەوڵەتی عێراق ئەو قەزەیەی بەرامبەر بە تورکیا بردەوە ملیاردێک و 500 میلیۆن دلار غرامی تورکیا کراوە کە مەفروض بیدات بە عێراق تاکو ئێستا ئەمە هیچ پارەیە دۆلارێکشی نەدراوە بە عێراق و بەشێک لە مەرجەکانی تورکیا ئەزانێت کە عێراق لەژێر زەختێکی سیاسیایە بە تایبەتی لە کابینەی ترامپەوە لەبەرەوە مماطەڵاکە بەشێکی ئەم پارانەی نەیاتەوە یا بەتەواتی لایبات ئیتیفاقیەک بنووسێتەوە کە عێراق نەتوانێت لە داهاتوە بە هەمان شێوە قەزا و مەحکەمە و وەشکاتی لێ بکات و لە هەمان کاتا سەیطرەیەکی زیاتری بەسەر کێڵگەنەوتیەکان یا سەیطرەیەکی زیاتری بەسەر پایپلاینەکانە هەبێت واتە هەموو ئەم لایەنە سیاسیانە ئەمە بەشێکی کە باسی تورکیاکەن باشی عێراقکەن ئەگەر دەستگیری لە چیایە یعنی ئێمە لە هەرێمی کوردستان دڵخۆش بین هەناردەی نەوتێری وسان دەست پێ بکاتەوە یان نا پێتان وایە سوودی هەبێ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە عێراق تعبیر نییە لە یەک جیهەتی لایەنی جیهەتێکی دیاریکراوە
بەداخەوەی بینین کە لە ماوەی ڕابردووە ئێمە وەکو فراکسیۆنێکیەتی هەوڵمانداوە کە بابەتەکان بەپێی قانون بێتەوە ئەوەی کە لە چوارچێوەی قانونا ئێوە لە بەرژەوەندی هاوڵاتیانە دەست پێ بکات و کار بکرێت تێدا بەڵام بەشێکی زۆری بەشێکی تریش هەیە کە گرنگ نییە بەلایەوە لانی دۆخی هاوڵاتیان و موچی هاوڵاتیان و وەزعی هاوڵاتیان چۆن نەبێت ئایا هەناردەکردنەوەی نەوت بەپێی قانون ئەبێت یان نابێت چونکە ئەبینین کە ئەمانە کاریگەری لەسەر کۆی گشتی پرۆسی سیاسی و یاسای موازن و یاساکانی تری عراق دروست کردووە لەبەرەوە کۆمپانیانش تەنها کۆمپانیای مستەقلی 100% سربەخۆنین بەشێکیان کۆمپانیانەی کە هەن ناڕاستەخۆ تابعی حیزبن یان بەشێکیان ئەتوانین بڵێن کۆمپانیای مشتەرەکی تورکی وڵاتانی کەن بۆیە کۆمپانیەکانیش لەم خۆناغەیە فشارەکانی خۆیان یاخود ئەوەی کە هەدەفیانە ئەیانوێت لە ڕێگەی ئەم زەختەی کە لەسەر عراق بەدەستی بێنین کورت و مختصر هەموو لایەنێکی سیاسی یاخود با بڵین بە کۆمپانیەکانەوە بە تورکیاوە بە عراق و بە وڵاتانی ترەوە ئەزانێت لەم دۆخەیە لە کابینەی نوێی ئەمریکایە ئەمریکا زەختەکات بۆی با بڵێن قەتعی علاقاتی عراق و ئێران کات ئەمە یەک دووەمیش بۆ ئەوەی کە عراق دەست بکاتەوە بە هەناردەکردنەوەی نەوت بۆیە کۆمپانیەکان لە بەرامبەر ئەم زەختەیە کە لەسەر وەزارەتی نێوتی عراق و حکوومەتی عراقیە ئەمانیشیانەوێ ئەوەی کە پێشتر تا ڕادێگەت مستحیل بوو بەدەستی بێنن ئێستا ئەیانەوێت بێدەستی بێنەوە و ئیتیفاقیەکان بۆ شێوە بێت لە بەرژەوەندی ئەوان بێت ئەویش لە چوارچێوەی قەرزەکانی پێشوە کە نزیکی ملیاردێک و زیاتریشە لە چوارچێوەی دەفعکردنی پارەیە پارێ لە ئەستوی ئەوە ئەبێ بیا لە کاتێکە گرێبەستەکان هێشتا دانی پیانە ناوە ئەمێ لەگەڵەوە شاپرسیار بکەم کۆمپانیەکانی بواری بەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لەسەر حەقن لەسەر داواکاریانی هەیەە بابەتێک هەیە تەبەن لە ڕوانگەی هەریەکەوە بە جۆرێک سێریەکە عراق بەو شێوەیە سێریکاڵە من پەیوەندیم بە بابەتەوە نییە و پێشتریش ئاگام لە هەناردەکردن و تەعامل و شەراکەتی نەوت کۆمپانیا نەوتەکان و حکوومەتی هەرێم نەبووە حکوومەتی هەرێمیش بەڕوونیە لە ئێمە بۆیە نەوتەکە فرۆشراوە لە بەرەوەی دۆخێکی اقتصادی زۆر خراپ بووە هەوڵماناوە کە موچەی پێبین کۆمپانیەکانیش لەم دۆ خەیاڵەوەی کە لە سەرمان بۆ ئێمە کردومان هاتووی نەوتمان دەرهێناوە هەناردەکراوە لەبەرەوە بەشێکی تری ئەم بابەتە تاکوێستەکە قسەی لەسەرواکرێت ئەگەرێکی زۆرەیە کە کۆمپانیەکان ئەگەر بەم ئاراستەیە بڕوات شکات بکەن چ لە حکوومەتی هەرێم و چ لە حکوومەتی عراقی لە بەرامبەر دەفعنەکردن یا تەسجیلنەکردنی ئەو پارەی کە لە سەریانە کە لە ماوەی ڕابردووە کاریان کردو یاخود نەوت بەرهەمێنراوە بەشێکی تریشی وتمان لەسەر داهاتوو واتە ئەوەی کە پەیوەندی بە کۆمپانیەکانەوەیە بەڕابردووە ئەو پارە و قەرزانی کە لە سەریانە واتەوەی کە لەسەر حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقیە و بۆ داهاتوو شێوازی دەفعکردنی ئەو پارەیە چونکە ئەوانیانوێ ئەڵێ ئەو مامەڵەی کە لەگەڵ ئێمە ئەکرێت مەفروزە ئەو مامەڵەی لەگەڵ کۆمپانیەکانی بەسڕە و حافزەکانی تر عراقرێت لەگەڵ ئێمەش بکرێت لە کاتی خۆیان پارەمان پێ بدرێت و ئەوەی کە ئەو نەوتێک هەر بەرمیلێک نەوت دەرەهێنرێت حساباتەکەی بکرێت و ڕاستەخۆ لەو کاتی کە دیاری کراوە بەپێ ئیتیفاقیەکان بدرێت بەڵام ئەمە وەکوتم دووبارە بەشێکی تریشی کە عراق وتمان جیهەتی سیاسی جۆرا و جۆریتیە ئەو جیهەتەی کە تا ڕادەیەک هەوڵێن بۆ پەکخستنی پرۆسەکە بیان و بۆ واهێنەوە کە بەو شێوێ نابێت با بڵێن پێدانی پارەکە و حەقیان بە ماوەی ڕابردووە نییە و لە داهاتووە بە 400,000 بەرمیل نەوت ڕاستە خۆ دەست پێ ناکەنەوە هێواش هێواش دەست پێکەنەوە بۆچی ئەم مماتەڵەکردنی هێواش هێواشە چونکە بە پێی قانونی موازنە مەفروزە لە خلالی 2 مانگە طبعا ئەمە لە بەرواری دەرچوونی قانونەکەەوە لە خلالی 2 مانگە کە مودەیەکی زەمەنی بەسەرات تێپەڕیوە لە خلالی 2 مانگی دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوت بە 16 دلار کە لە قانونی موازنەیە دیاریکراوە جیهەتێکی نێودەوڵەتی مختصی با بڵێن یەتە ناو پرۆسەکەەوە کێڵگە بە کێڵگە دیاریە کات و کاتە تهدیدی سعر بۆ ئەکات ئەڵێ ئەم کێڵگەیە 16 دلار بۆ هەر بەرمیلێک نەوت زۆرە یان کەمە ئەمە پێویستە 20 دلار بیان نەخر پێویستە 10 دلار بێت لەبەرەوە بەشێکی تری عراق مماتەڵەیەکە کات بەم بابەتەوە تاکو ئەو جیهەتە مختصە نێودەوڵەتیە بەڵام لێرە شاکەلێنێکی یاساییمان هەیە من کاتی خۆشی لەگەڵ بەشێکی زۆری لەو برادرانی پەرلەمان کە لە لیژنەی مالی و لیژنەی نەوتیش بوون قسم لەگەڵکردن لەگەڵ دیاریکردنی ئەم سعرانە لەلایەن ئەم جیهەتە مختصەوە باسیەوە ناکرێت کە مەجای ئەوەی تایە تاعنی لێ بدرێت یان نا واتەم جیهەتاڵێ ئەم کێڵگەیە 30 دلار هەموارەکە زۆر نەرمە دەڵەمەیە ئەکرا ئەوە 6 ڕۆژ ئەستن لە پەرلەمان بوو یاسا کە جارێ اینجا دەنگی لەسەر درا ئەوە چەند ڕۆژێت تێپەڕیوە جێبەجێ ناکرێت هەر بەهاتایە ئەم دامەزراوەیە هەڵسەنگانێکی کردایە ناکراوە بواویتە بە بنەڕەتی حەلوا پێ دوانی ئەم 6 ڕۆژە جۆرێک لە ئەرقەلە دروست کاتەوە دوایی و کێشمە کێشم بێت تێ نەگەشتم ببوورە پرسیارەکە سەڵتەکە هەمواری بودجە کاتێکرا بۆ هەناردەکردنەوەی نەوتیارێمی کوردستان ماوەی 6 ڕۆژ دیاری کراوە بۆ هەڵسەنگانی تێچوو گواستنەوتیارێمی کوردستان مەبەستمەوە بوو هەر لە کاتی هەموارەکەیە 6 ڕۆژ زیاتر لە پەرلەمان بوو اینجا دەنگی لەسەر درا
و دواتریژەوە چەند ڕۆژێک بەسەر دەنگدارەکە تێپەڕیوە و جێبەجێش نەکراوە. قسەکە ئەوەیە ئەڵێم دانانی ئەم 6 ڕۆژە بۆ خۆی جایەکتر نابێتەوە بە ئەرقەلە و کێشە و کێشمە کێشم لە نێوان هەردوولا. قانونەکە بە سەختێکی زۆر هێنرایە ناو پەرلەمان و دەنگی لەسەر دراوە تا ڕادەیەکی زۆریشە توانین بڵێن چەندین دانیشتن کرا خاص ئەم فەقرەیە لە ناو پەرلەمانە لی دەرهێنرا دواتر خرایەوە ناوەوە واتە بابەتێک نەبوو کە بڵێ هەمووی متەفق و بەرچاوڕوونیکی تاوا بێ و تەنها خۆی لە چەندی ڕێکا بینرێتەوە لە تعدیلەکەیە کە بینین ئەم تعدیلە ئەتوانین بڵێن تا ڕادێکی زۆر بە کورتی نووسراوەتەوە مەجای تحلیل و یا زۆر هەڵەگرێت واتە نەچۆتە ناو تەفاسیل و وردەکاریکی زۆرەوە لە مەسائلی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم و دەرچوونی 6 ڕۆژەکەی لە بەرواری دەرچوونی قانونەکەەوە دواتر ئەم 6 ڕۆژە بۆ چییە؟ بۆەوەی ڕاستەوخۆ یەکەم هاندانێک بۆ بۆی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم ڕاستەوخۆ لە دوای دەرچوونی قانونەکەەوە دەست پێ بکات بەڵام بۆ ئەوە 16 دلار دیاری کراوە وەکو حدێکی وەسەد نە 6 دلار نە 30 دلار یا 20 دلار 16 دلار ئەم 16 دلارە وەکو مودەیەکی موقت بۆ دەرێنانی هەر بەرمیلێک نەوت لەم کێڵگەنەوتیانەی هەرێمی کوردستانە هەتاکو ئەو جیهەتە مختەسا کە قسەی لەسەرکرێت دیاری بکرێت بڕیار وایە و دەنگۆیەکی ئەوەش هەیە کەم جێتە مختەسەیەکێک لەو جیهەتانە کە لە کۆبنەوەکانی داهاتووە کە دیاری کرابێت و دیاری بکرێت دواتر قسەی لەگەڵا بکرێت بەڵام وەکو وتم ئەم جیهەتە مختەسانش بە هەمان شێوە ئەگەر دیاری کرد سبەی نییە وتی ئەم کێڵگەیە 16 دلار نا 40 دلار یان نەخێر 5 دلارە ئایا ئەگەر بڵێ 40 دلارە عێراق ڕازیە بێت یان نا ئەگەر بڵێ 5 دلار هەرێمی کوردستان ڕازیە بێ یان یا کۆمپانیەکان ڕازیە بن یان نا مەجالی تعنیشیتیان هێشتووە یا با بڵێ قانونەکە نەیوتووە ئەم جیهەتە ئەگەر سعرەکەی بەم شێوە بوو یان زائید ناقص یاخود نەچۆتە وردەکاریەکی حسابات و ڕقەمیەوە لەناو ئەو قانونەیە لەبەرەوە من ئەمە پێشتری ژوتومە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم ڕاستە بە قانون دەنگی لەسەر دراوە و بە کرداریش کۆبنەوەکان دەست پێ کردووە بەڵام چ بە قانونەکە تا ڕادێک بەشێکی زۆری کەم و کوڕیتیایە و چووکو کۆبنەوەکانیش کۆبنەوەی فعلی با بڵێن بەرهەمهێنین بەڵکو تەنها ئەتوانین بڵێن جۆرێک لە ئاڵوگۆڕی بیرۆڕایە ئەگینا نە عێراق تاکوێستە ڕایگەاندووە کە نزیکە لەوەی کە پابند بێ بە و داواکاریانی کۆمپانیەکان و نە کۆمپانیەکانیش ملێن بۆ ئەو خێرا دەست پێکردنەوە من لەگەڵ بەشێکی زۆریش لە وەزارەتی نەوتی عێراقی لە ڕۆژی ڕابردوو قسەم کردوتم باشە کە بۆچی وەزیری نەوت بەم شێوەیە خێرا وەکو وەزارەت با بڵێن وەکو وەزارەت بۆچی بەم خێرایە ڕاستەخۆتان دەست پێکردنەوە قسەی خۆیان نەسەن وتیان ئێمە هەڵە بوو کە بەم خێرایە وتمان ڕاستەخۆ لەو بەروارەیە 185,000 بەرمیل لەو دەست پێ ئەکاتەوە لەبەرەوە وتم ئەمە بەم خێرایە و بەم پەلەپەلە گەشتە ئەنجام قورسە بەڵام گرنگەوەیە کە بە تایبەت وەکو حکومەتی هەرێم وەکو وەزارەتی سامان سروشتیەکان بە تەواوەتی هانی ئەوە بن کە هەناردەکردنەوە دەست پێ بکات و ئەوەی کە لە چوارچەوەی تەسهیلات هەیە بیکەن بۆ ئەوەی یەکەم موچەی هاوڵاتیان هەرێمی کوردستان بە تەواوەتی زامن بێ و بەشی دووەمیشی بۆ ئەوەی کە ئەم گرفتە دووبارە درێژە نەخایەنێت و ئەوەی کە لەسەریانە بە تایبەتی هانێکی کۆمپانیەکان بن یاخود ئەوانی کە بڵێن چ لە حکومەتی عێراق و چ لە کۆمپانیەکانەوە بۆی هەوڵی نێوەندگیریەکی زیاتر بن چونکە بتێو نەتەوێ لەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان لە ناو معادلەکەی ڕۆڵێکی زۆر ئەتوانین چووگیان کەم ئەبینێت چونکە ئەوەی کە بەرپرسی سەرێکی وەزارەتی نەوتی عێراقی و سۆمۆیە کۆمپانیەکانە و تورکیایە کە دەرەکیەنیش دووبارە تورکیا و ئەمریکا و ئێران ئەمانە ڕۆڵێکی سەرەکیە بینن لەو معادلەی هەناردەکردنەوە بەدەر لەوەی کە قسە لەسەرەوە کرێت ینی بیانی جۆرا و جۆرە هێنرێتەوە بۆچی بکرێت یاد نەکرێت ئایا لە ئۆپیک و ئۆپیک پلاس ئەمە گرفت دروستەکات ئایا ئەمریکای سعری نەوت دابەزێنێ ئایا ئێران بەمە ڕازێ بێ ئەمانە ئەتوانین بڵێن بابەتێک نییە بەم خێرایی و بەم پەلەپەلە بتوانێت قەراری لەسەر بدرێت و دەست پێ بکرێتەوە دکتۆر بڕیا ڕەشید ئەندامێت جومەنی نێرانی عێراق بەرچاوڕێکی زۆر باشیانێ لەسەر کێشەکە بەم شەوەش مانومان کردی زۆر سپاس. دارەبەرەکات پامێری کورسات نیوز لە سووریا راپۆرتێکی کردووە لەگەڵ ئەو کەسانی خانشینن مامۆستای خانشینن فەرمانبەری خانشینن 3 مانگە معاشیان وەرنەگرتووە لە کاتێکە ئەحمەد شەرع دووەم ڕۆژی دەست بەکارەوەتی لە 400 معاش زیاکەم بەشێکێڵن بۆی نەبوونی لیرەی کاشوە هەروە ناکۆکیەکانی ڕۆژاوی کوردستان و سووریاش لایەکی تر بەڵام هەر لە دیمەشقیش نەتوانراوە تا ئێستا معاش دابەشکرێت بە بزانین بارودۆخی گوزەرانی خەڵکیش لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە ڕۆژاوی کوردستان چۆن. پشتی ڕوخاندنا رێژیما ئەسەد لە سووریایê دابەشکردنا موچەیên فەرمانبەرên حکوومەتا Şamê yên li herêmên rêveberiya Xweser hatiye rawestandin. Abdilqadir Neyo fermanbereke xanişîn e dibêje piştî xizmeta 35 salan ji karê mamostayiyê موچەیê min
ئەف سێ مەهن هاتیە ڕاوەستاندن divê rewşa aborî zehmet de. 35 sala mamostetî kiriye li cem nîzam. Ana ez muteqaedim ev 12 salê me û ev hey ji roja rejîma Esed ketiye maaşê me tune ye. Maaşê me qut kirine, ev sê mehêwan maaşê me qut kirine û meîşet zehmet e û zarokê me hene. المهم يعني باك بو اري هندك بو بس دكت جيكي دي دقرت تفيغو موچه هر فرماندرێکی حکوومەتا دیمەشقê 35 دلار ئەمریکی دەرباس ناکە لێ gelek malbat dahatên wanî aborî serekeye û çavkaniyeke dabara jiyana wan e. Lewma gelek astengî û zehmetiyan dibînin di meha rojiyê de. افسر سيمها معاشي ما خد كرنا نادن ما ومعيشات قلكي زوره يعني اري راسه هندق بو معاش يعني 6000 بو بس ولكن جيك دقرت يعني وملات حمو فقيره وعم تخوازنكو معاشي ما بدل ما بوقت كينازيك يعني والله جاري براتب كيها ابو بخد تشكي ناكيش مره لهما هما بقولك دقرت جاو جي شو عمنا ما زارات بمركو سكني كيدي ما وبروجي هاد وعيد هاد ومدارس والله عائلتي المتكن هالو دباركي عيشكي عملكيش مره بكن ما تشيد بهالو بيراتب بيتشتك هنا كان بخدش ويرات في بيبنين لغوري وان سوزن حكومت وريفبريا نو يا دمشق گو ويروشا فرمانبرين خو باش بك وموچين وان وچاسد صدي زيده بك لي تنها تشتك دوارê cîbcêkirinê de nehatiye kirin û ev sê mehin jî mûçeyên wan nehatiye dabeşkirin. Dara berekat, Kurd Satî News, Qamşlû. بەیانی ڕۆژی هەینی دۆناڵد ترامپ ئیمزای لەسەر دروستکردنی سندوقی استراتیژی بتکۆین و سەرۆت و سامان بە کریپتۆ کرد. بتکۆین و 4 دراویتری کرد بە سندوقێکی استراتیژی لە ئەمریکا. هەفتەی پێشوو ترەمپ عادەتی وایە کە شتێکەکە هەرزوو ئەعلانێکە وتی ئێمە بتکۆین سندوقێکی استراتیژی بتکۆین داانەی یەدەگێکی استراتیژی بتکۆین یەکسەر نرخی بتکۆین بەرز بۆ لە پڕ 4 دراویتریشان بۆ زیاد کرد کە ئیسیریۆم و XRP و کاردانۆ ئەوەن بەهۆیەوە ئیتر ئەوانی کە بتکۆینیان هەبوو بێ ئەمەل بوون وتیان وەڵای خۆر ئێمە نین دراویتری زۆرتیایە سەررجەمیان بەهۆی بڕیارەکەی ترەمپەوە کە خەڵک پێشبینێکە بەرز بێتەوە بەڵام دابەست. بیتکۆین دابەزینی بەخۆیەوە بینی دوای ئەوەی دەیڤید ساکس بەرپرسی سەروەت و سامانی دیجیتاڵی ئەمریکا ئاماژەی بۆەدا کە حکوومەت پارەی باشدەران بەکارناهێنێ بۆ دابینکردنی بودجە یەدەگی استراتیژی سەروەت و سامانی دیجیتاڵی کە لەلایەن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاوە فەرمانی پێکرا بوو. بیتکۆین بەرەبەیانی ڕۆژی هێنی بەڕێژەی لە سا 6 دابەزی گەیشتە 84,000 دلار هەروەها دراوەکانی تری وەک سۆلانە و کاردانۆ و XRP و ئیسریۆم بە ڕێژەی زیاتر لە سا 4 دابەزینیان بەخۆیەوە بینیوە. بەیانی ڕۆژی هێنی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ فەرمانی جێبەجێکاری واژۆ کرد کە لە مێژە چاوەڕوان دەکرا بۆ دروستکردنی یەدەگێکی استراتیژی بیتکۆین کە خاوەندارەتێکی حکوومەتی ئەمریکایە هەروەها یەدەگەکە کۆگایەکی جیاوازی سەروەت و سامانی دیجیتاڵی دیکە لە خۆ دەگرێت. لە میانی هەڵمەتی هەڵبژاردنەکانیدا ترامپ بەڵێنیدا یەدەگێکی استراتیژی بیتکۆین دروست بکە لە نێو زنجیرێک بەڵێندا کە ئامانجلی ڕاکێشانی کەرتی سەروەت و سامانی دیجیتاڵی بوو کە بووەتە سەرچاوەیەکی سەرەکی بۆ هاوکاری سیاسیەکان. سەرڕای ئەوەش بەڵێنەکەی بۆ دوورخستنەوەی گاری گەنسلەر لە پۆستەکەی وەک سەرۆکی کۆمیسیۆنی ئاڵوگۆڕی دراو لە ئەمریکا لە نێو ئەو هۆکارانەدا بوو کە نرخی دراوی کریپتۆیان بەرز کردەوە پێش دەست بەکاربوونی. لە پۆستێکی ئەم دوایەدا ترامپ ڕایگەیاند کە ئیسریۆم، سۆلانە، کاردانۆ و XRP دەخرێنە ناو پلانەکانی سەرمایە دیجیتاڵیەکانی حکوومەتەوە ئامەژ لایەنگرانی بیتکۆین نائومێد دەکات. ئەم بڕیارەی ترامپ پرسیارێک دەوروژێنێک کە چۆن حکوومەت پارە بۆ هەرکڕینێکی نوێی دراوی کریپتۆ دابین دەکات. لە ئێستادا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بەهای 16 ملیار و 4 میلیۆن دلار بیتکۆینی لەبەردەستدایە لەگەڵ 400 میلیۆن دلار لە 7 دراوی تری کریپتۆ کە زۆربیان لە ئەنجامی دەست بە سەراگرتنی پەیوەندیدار بە دۆسیە مەدەنی و تاوانکاریەکانەوە دەستی کەوتووە.
شارەزایان دەڵێن پێدەچێت بازار دروستکردنی یادەجێکی استراتیژی بیتکۆینی وەک پشتبەستن بە سەروەت و سامانە دەست بەسەردا گیراوەکانی پێشتر لێک دابێتەوە نەکڕینی نوێ چونکە پێشتر وەبەرهێنەران بە پێشبینی کڕینی حکوومەت دەچوونە ناو بازارەوە باڵام لەگەڵم پێشاتانەدا ئەو وەبەرهێنانە دەستیان با دابەزین کردووە. هەروەها دوای واژۆکردنی فەرمانی جێبەجێکردنی ترامپ پشکەکانی دراوی کریپتۆ لە بازارەکانی ئاسیاش دابەزینیان بەخۆ بینی ئامەژ نیگەرانیەکانی وەبەرهێنەران لە کاریگەریەکانی سیاسەتە نوێەکانی ئەمریکا دەردەخات. جا ئێستا بینیتان ئەم بتکۆینەکەی پیشانەیە 2 لیرەیە هاوڕێیەکەم دوانی لە جلی کۆنەیە دۆزی بووە جلی کۆنەی کڕی بوو دوانی تیا بوو تەلەفۆنێکی وتی کاکە لۆرد بووم دەوڵەمەند بووم بە ئاهەنگ بگێڕین لەکوێی کە هات ئەوەی پیشاننام لە ڕاستیا بتکۆین بە فیزیکی نیە ئەوە لات بێ هەر خود دڵخۆشیەکەی چەند دقەیەک بەردەوام بوو ئەوەی کە تەنها هەیە تەنها ڕەمزە ئەگینا شتێکی تاوا ئەلکترۆنی و ئەکاونتێکە نەگەوە سوفی شتی وا بکرد بۆ هیوایە کە ئابوورێکی زۆر باشتان هەبێت.